پرسیارشتر هاتوڵێ بۆچی زێر دابەزی ئەم پرسیارە زۆرێک لە بێگومان من لە 2017 هاوارێکم ئەڵێم زێر بکڕن ئەڵێم پارەکانتان بکەن بە زێر و لە 2017 سەیریکەن زێر بەچەندی بوو و پارێکە کە بۆم باسکردن زێر بەچەندی بوو ئەو کاتە بە 16 وەرەقە بوو 1 ئۆنس کە کاتە 31.1 گرام زێر عیاری 24 ئەو بوو کە پێش کە باسم کرد بە 16 وەرەقە و هەندێک بوو ئیتر ڕۆی بەرز بۆ تا 21 وەرەقە ڕۆیشت ئێستا کە دابەزی هاتۆ سەر 17 وەرەقە و نیو کەواتە هێشتا هەر لەو ڕێژەیە کەمترێکە من باڵم بەرزترە لەوەی کە من بۆم باسکردن و وێنەکەشم نیشاندان لەسەر شاشەی کۆمپیوتەرەکە نیشانمدان کە بە 16 وەرەقە و هەندێک بوو کەواتە و نیشان ئەوەشم نیشاندان بەوەی ئاگادار بە کاتێکە بەرزە بێتەوە زۆر بەرزە بێتەوە کەمێک دێتەوە خوارەوە بەڵام قەت نایەتەوە ڕێژە کۆنەکەی خۆی کە 16 وەرەقە و نیوەکەیە کەواتە دائیمەن هەڵکشانێکە کات دوای کەمێک دێتەوە خوارەوە بەڵام ئەمەش بە هۆکارێکی سیاسی ڕائەگرن بۆی کە تۆزێک هەناسەیەک هەڵمژنەوە بەڵام دوای ئەوە ئەو هۆکارانێک کە بوونەتەوە هۆکاری ئەوەی کە زێر بەرز بێتەوە هەمان هۆکار ئیتر تۆختر ئەبنەوە چڕتر ئەبنەوە بۆی کە جارێشتر دەفعێشتر بەرز بێتەوە ئێستا کە بزەبت هەمان پێش ئەو تەوەقوعاتێک کە دامان نبوو بزەبت بەرز بەوە کەمێک هاتۆتەوە خوارێ ئێستا ئێمە لێوە وەستاوین بۆیە بابزانین بۆیە پێش بینی ئەوە ئەکەین کە جارێشتر زۆرتر بەرز بێتەوە زۆرتر بەرز بێتەوە بە ڕێژەیەک هەر وەک وەکو سیتی بانک و بانکەکانی گۆڵدمان ساکسوانە هەموو پێشبینی ئەوەکەن کە هەندێکیاڵن بۆ 21 وەرەقە بەرز بێتەوە جارێشت بۆ 23 وەرەقە بەرز بێتەوە هەندێکیاڵن بۆ 3000 ینی 30 وەرەقەش بەرز بێتەوە ینی هەموو پێشبینەکان بۆ بەرزبوونەوەی زێڕە بەڵام ئێستا بە هۆکارێکی سیاسی ئەم زێڕەیان دابەزاندووە ئەمەش چییە؟ جۆ بایدن خۆتان نەزانن پێویستی بە تریلیۆنێک و 900 ملیار دۆلار هەیە بۆ ئەوەی کە ئەو کەم و کوڕیانەی کە هەیە پێپڕ بکاتەوە بۆ مەبەستەش دوو بژاردەی لە بەردەمدا بوو یان ئەوەتە جارێکی تر وەکو ترامپ 2 تریلیۆن و 200 ملیار کە چاپی کرد پارەکە 2020 ئەویش بە هەماشی ئەو پارێت چاپ بکات ئەگەر چاپ بکات بێگومان ئەمە کارەسات ئەنێتەوە بەوەی کە دۆلار بە تەواوی یعنی بە ڕێژەیەکی زۆر دائەشێتن و بەهای خۆی زۆر بە ڕێژەیەکی بەرچاو دێتە خوارەوە ئەمە هەڵەیەکی گەورەی ئەگەر بیکات بۆیە بەڵام بژاردەیەکی لە بەردەمدا و بۆی کە بارەکەی قورستر بکات بەڵام تاخیری بکات بۆ ماوەیەکی دوورتر ئینجا ئەم بژاردەیە بکات ئەویش چی کرد هەستا لە جیاتیەوەی کە قەرز بکات لە بانکەکان هەستا وتی من سەنەدات ئەدەم بەوەی کە هەر کەسێک قەرز بە من بدا لە سەرمایەدارەکان و لە حکوومەتەکان و لە وڵاتانێک کە دۆلاریان تێدایە ئەو دۆلارە بدەنەوە بە من ئەو چەکەی ئەتان دەمێت چەک با بڵێن ئەو سەنەداتە حکومیانە ئەتان دەمێ بۆ ماوەی 10 ساڵ بە قازانجی 1.25 سنت دۆلار ئەتان دەمێ کە ئەم ڕێژەیە زۆر زیاترە لەو ڕێژەیە کە بانکەکان ئێستا ئەیدەن کە خۆتان نەزان بانکەکان ئێستاکە لە 0.123 تا 9 تقریبا قازانج ئەدەن با بڵێن ئەگەر بچی کەسێک لەوێ پارە بە قەرز وەربگرێ حکوومەتیش ئەیتوانێت قەرز وەربگرێ بەڵام چاپیانە کرد کە چاپ بکرا بە بەهای خۆی جارێش لە دەسەدا بۆ ئەم مەبەستە بۆی کە هاوسەنجی دارایی ڕابگریت هەستا ئەم پارەی لە نێو خەڵکە جارێکی تر هێناوە گیرفانی خۆی بۆ قەرزی 10 ساڵ ماگانەش 1.25 یان بداتێ لە 100 بە قازانج ئەم خەڵکە پارەکەی داوە بە حکوومەت با بڵێن هەمووی بەشێکی ئیتر ئێستا لە حالەتی وەرگرتندایە کاتێککە وەرەگرێت ئەم پارە لە نێو خەڵکە جارێشتر کەمەکات حکوومەتەکانی بابلە کوستین و یابان و ئەڵمانیا و سەرمایەدارەکان ئەوانەی کە دۆلاریان هەیە هەستان سەنەداتی ئەمریکیان کڕی کاتێککە کڕیان حکوومەت پارەکە وەرەگرێت کە پارەکە کەمی کرد ئۆتۆماتێکی وەکوڵێن خستنە ڕوو کەم ئەبێتەوە لەو دۆلارەکە کە خستنە ڕوو کەم بۆوە عەرضەکە کەم بوو ئیتر هەموو شتێک وایە لە ئابووریدا عەرض و تەڵەب هەیە کاتێک کە تەڵەب کەمی کرد و عەرض زیادی کرد بەهای لە دەستە بەهایەکە دائەبەزێ بەڵام ئەگەر پێچەوانە بوو بەهایەکەی بەرزە بێت ئێستا کە دۆلارە ناو خەڵکیدا کەم ئەبێتەوە کە کەم بووە ئیتر لای حکوومەت گل ئەدرێتەوە بەڵام بە قەرزێکی زۆریش
و بۆ ماوەی 10 ساڵ بۆیە ئێستا لە حالەتی وەرگرتندا بەڵام کاتێککە حکومت ئەو پارە دیسان وەگەڕ دێخێتەوە ئیش پێکاتەوە وەقا قازانجی ئەوانش ئەبێ بدات لەو کاتە چی لێ بەسەر دێت ئەو کاتە ئەبینی حکومت بارەکەی قورسترە بێت کە بارەی قورستر بوت ئەبێت جارێکی تر بە هەمان شوێنیستان پارەکە چاپ بکاتەوە کە ئەو کاتە بەهای خۆی دووقات لە دەسەدا وەک ئەوەی کە ئێستاکە ئەیکرد بۆ چونکە هەم قەرزی وەلەگەڵ ڕیبایەکەی ئەو پارێکە بۆی هاتوتەوە ئەبێ بیداتەوە مانگانە و ساڵانان هەتا 10 ساڵ لەمان کاتە پارەشی نامێنی و بارەکەی قورستریش بوو کەواتە بەم هۆکارە سیاسیە کاتیە ئەبینی وای کرد کە زێر بەهایەکەی لە دەست بدات خۆی زێر بەهای دەست نادا با بڵێن وشەکە وای ئەجێنە بەهای دۆلار کەمێک بگەڕێتەوە گەنە بزێر هەروەکو خۆیەتی بەڵام دۆلار کەمێک بەهایەکەی بەرزە بێتەوە بۆ کاتی بەڵام کاتێک ئەم پارێکە وەری گرتووە دەستی بەسەرفکردنەوە کرد هەتا لێی خلاصە بێت بە شەرتێک هیچ هۆکارێکی شەڕ و شت نێتە پێشی یان شتێکی نەخوازرا و بارەدۆخێکی نەخوازرا و نێتە پێشی کە بتوانێت ئەو پارەیە زوو سەرف بکات ئەو کاتە وردەورێتە ئەم پارەیە وەگەڕ دێخیتەوە ئیش بێکات کە پارەی نەما ئیتر جارێکتر ئەم زێڕە نرخەکەی بەرزە بێتەوە بۆ چونکە حکومت دیسان بارەکەی قورستر ئەبێتەوە و لە کۆتاییەکەشدا ئەگاتە مەرحەلەی بەڕاستی ئیلا چاپکردنی پارەکەی کە ئەمەش بەڕاستی کارەسات ئەنێتەوە بۆیە لەو کاتێکدا دۆلار با بڵێن بەهایەکەی تۆزە گەڕاوەتەوە ئەویش بەو هۆکارە سیاسی و کە ئەمریکا سەنەداتی خۆی خستۆتە بازار خەڵکیش پارەکەیان لە سەنەداتی ئەمریکیدا سەرف کردووە هەتا ئەو کاتی حکومت ئیژی پێکات کەواتە ئەمە ئەو هۆکارە سیاسی بوو کە پێشترش پێشبینیمان کردبوو کە ئاگادار بە کەمێک دێتەوە خوارەوە بەڵام لە داهاتوودا پێشبینی ئەوە ئاکەین کە زۆر بەرز بێتەوە چونکە ئەم پینەکردنێکی کاتیە و بارێکی قورستر ئەخاتە سەرشانی حکوومەتی ئەمریکا بەوەی کە هەم قەرزداری حکوومەتەکانە هەم قەرزداری سەرمایه‌دارەکان هەم قەرزداری بانکە ناخۆیەکان و دەرەچیەکانە و قەرزداری بانکی دووەلیە سندوقی نەقدی دووەلیە بانکی احتیاطی ئەمریکیەکە هیچەند بنەماڵەیەکە و قەرزی ناوەخۆی هەیە قەرزی دەرەوەی هەیە قەرزی شاراوە هەیە مەصرفەکانیشی زۆرن هەتەنها بودجەی سەربازەکانی نزیکەی 700 ملیارد دلار ساڵانەیە کە ئەم ڕێژەی 1000 زۆرە بەرحاڵ إني لا أعلم الغيبة باش بزانك أما بخواي جورة ببيغمبر أفرمي تبارك وتعالى كبيغمبر أفرمي عليه الصلاة والسلام بوي كبيبلا إني لا أعلم الغيب أما غيب نازا أما تنها بيش بيني كين بيش بينيش أجري سطو هشتاب بلا بيت سوانا كي دربتسيت لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء أجر منيش غيب مزاني بايا بيقوم دائما دسم كاري خيرا أجيرا وقد كاري هلم ناكد أما بيغمبر عليه الصلاة والسلام كخواي جورة فيري كردوا كلا قرآن دا خواهی گەورە بۆمان باسەکات کە وای بە پێغەمبەر فەرمووکە بڵێت من غیب نازانم ئێمەش غیب نازانین خۆشەویستەکانم یعنی مەڵێ وەڵا فواد هەرتەلی وای وتووە من ئەلە تەنها پێشبینیە و ئەمەش هۆکارە سیاسیەکانن و ئەمەش ئامڕازە ئابوووریەکان با بڵێن ئامارەکانن کە وامان نیشانەدەن ئەشکرێ 180 پلە پێت چەوان دەربچێ کە باسیژم کردووە ئێمە تەنها مرۆڤێکین لەوە زیاتر نە